کۆمەڵی کێشە و گرفتمان هەیە بەڕاستی ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوانە هەیە ئێستا خۆشببختانە دەرچوویکی باشی خاوەن پێداویستی تایبەت پەروەردەی تایبەت لە کۆلێجی بنەڕەت هەیە دەرچوون بەڵام بەهۆی ئەوەی کە دامەزراندن نییە بۆتە گرفتێکی گەورە لە بەردەمێمە ئێمە داواکاریمان پێشکەش کردووە کە ئەوانە خۆیان بەڕاستی ڕاهێنەرێکی باشن و خۆیان بۆ خۆیان کۆلێجیان ئەو کۆلێجی خوێندن 4 ساڵ لە زانکۆدا توانیویانە ئەوان ئەو کێشە و گرفتانە بخن کە تایبەتە بە پەروەردەی تایبەت و خاوەن پێداویستی تایبەت چارەسەرکردنی ئەمە پێویستمان چەندین سنتەری بەهێز بکەینەوە ئەو سنتەرانش بە تەنیا بە وەزارەتی پەروەردە بەرپرس نییە لێی وەزارەتی تەندروستی زایدن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەرپرسن لەم گرفتە چکەم گرفتە گرفتێکی کۆمەڵگە هەموویەتی بەڕاستی کێشەیەکی گەورەیە و ئەمانە ئەگەر ئێستا لەم قۆناغی سەرەتاییە چارەسەری نەکرد لە داهاتوودا دەبێتە ئەرچێکی قورس بەسەر دایک و باوکیان و هەم کۆمەڵگاشەوە